قۆناغی سێمی دەرفەتی بەشداریکردن لە پرۆگرامی کار لە زانکۆی گەرمیان ڕاگەیەندرا کە خودی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی دەکات. پرۆگرامەکە بۆ دۆزینەوەی هەلیکارە بۆ خوێندکاری زانکۆ لە دوای تەواوکردنی خوێندن لە قۆناغی سێمی ئەو پرۆگرامەشدا 115 خوێندکاری زانکۆی گەرمیان ناویان تۆمار کراوە و دیدار و چاوپێکەوتن لەگەڵ سەرۆک و نوێنەری 18 کۆمپانیای هەمە جۆری کەرتی تایبەت ئەنجامەدەن. بۆ ئەم ساڵ ئێمە زیاد لە 170 دەرفەتی کارمان ڕەخساندووە، بەڵام لە بەهۆی ئەوەی کەوا هەندێک لە بەشەکان ناتوان خوێندکاری بدێن بۆ ئەو کۆمپانیانە، ئێمە تەنها توانین نزیکەی 100 بۆ 115 خوێندکارمان بەشدارگەین لە پرۆگرامەکەدا. ئەم پرۆگرامە ئێستا و کۆستا بین لە مەرحەلەی چاوپێکەوتنایە، واتە زۆرینەی خوێندکارەکان هەموو داواکاریەکان هەموو پێداویستەکانیان تەواو کردووە، ئێستا لە مەرحەلەی چاوپێکەوتنان لەگەڵ کۆمپانیەکانە. وەکو دەبینین ژمارەیەکی زۆر کۆمپانیا لە ناو زانکۆن ئێستا چاوپێکەوتنەکە لەگەڵ خوێندکارەکانە بۆی کەوا باشترین و کارامەترین خوێندکار بۆ خۆیان دەستنیشانکەن. تەها یاسین خوێندکاری قۆناغی سێمی بەشی زانستی کیمیایە لە کۆلێجی زانست، یەکێکە لە بەشداربوانی پرۆگرامەکە و ساڵانێکە لە چاوەڕوانی پرۆگرامێکی وادایە بۆ ئەوەی لە کەرتی تایبەت دەرفەتی کاری بۆ بڕەخسیە و وابەستەی دامەزراندن لە کەرتی گشتی نەبێت. بەڕاستی ئێمە لە سەرەتای زانکۆمانەوە کە سەرەتاوە هاتوونێتە زانکۆ چاوەڕێی ئەوەین کە زانکۆ تەواوکەن یەکسە بڕۆنە سەر ئیشی خۆمان کە بەڕاستی ئەمە لە قۆناغی سێوەتێن ئاوا هەلێکی کارت پێ پێشکەشەکەن کە بەڕاستی هەلێکی زۆر گەورەیە بۆ خوێندکار بتوانێت داهاتووی گەشت بۆ خۆی بنیاتنات. ئێستا تۆ توانی بوارەکەی خۆت لەیرەوە دەستنیشان بکەیت و دوومان بەخۆبەخش ئیشی لێ ئەەکەی، دوایەوە تۆ دەرەکەوێ بۆت لەو بوارەیە تواناتەیە و جا خبرەیەکی شوەرەگری، بەڕاستی شتێکی باشە بۆ خوێندکاران. کۆمپانیەکانی کەرتی تایبەت کەسانی تایبەتمەندیان بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکانیان لە چوارچەوەی ئەم پرۆگرامەدا دۆزیوەتەوە. باسیش لەوە دەکەن لێرە خەڵکانی کارامەی زۆر هەن کە ئێمە پشتیان پێ ببەستین. خەڵکی لای خۆمان بە دڵنیایەوە زیرەک و بەهرەمەند و کارامەیی تەواویان تایە کە وەکو هاوشانی زانکۆکانی جیهان و خەڵکی جیهانی لە پێشبڕکێ بن بۆ بەرەو پێشبردننی زانست و خەڵکی کارامەی زۆر باشمانە. ئێمە خەڵکی مامۆسای زۆر باشمان لە زانکۆی گەرمیانە و لە زانکۆکانی کوردستانە وەرگرتووە و ئێستا خزمەتی زۆر باشەکەن هاوشانی قوتابخانە نێودەوڵەتەکان کە مامۆسای بیانیان هەیە. لە دوو قۆناغی پرۆگرامەکەدا 48 خوێندکاری زانکۆی گەرمیان دەرفەتی کاریان بۆ ڕەخساوە و پێشبینی دەکرێت لە قۆناغی سێمی ئەو پرۆگرامەدا 60 خوێندکاری دیکە دەرفەتی کاریان بۆ بڕەخسیە و لە دوای 2 مانگ بە خۆبەخشی چانسی ئەنجامدانی گرێبەستیان هەبێت لەگەڵ کۆمپانیەکان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.